سڵاو زۆربەتان و ڕێدبولتان خواردەیە کە مەشروبی وزەیە و زۆربەی کەس لەوانەیە لای خۆمان تایگەر و بوون ستەر و ئەو شتانە بخواتن بەس ئەوەندەی کە ئەو کەسانەی کە ڕێدبولیان خواردویان ئەو کەسانەی کە ڕێدبول دەخۆنیان ئەوەیە ڕێدبول بەس پێک نهاتوە لە مەشروبەتی تاقە کە ئەوەی زۆربەی خەڵک دەیزانێتە لەبەرەوەی ڕێدبول خۆی حەسەب ئەو کەسێک کە دامەزرێنەرەکەیتی ناوی دێرتریچ ماتیش کە بە ئەسڵ خەڵکی نەمسایە خۆی دەڵێ ڕێدبول لایفستایلە پێشەوەی مەشروب بێ ئەو شێ لایفستایلە هەموو خلاصەی کۆمپانیای ڕێدبول پێ دەڵێ کە کۆمپانیای ڕێدبول چەند ساڵێکی ئیش لەسەروەی دەکاتن کە ڕێدبول لە ناو هەموو عەقلی باتنی هەموو خەڵک ڕەبت بێ بە هەموو ڕاضە و ئەکستریم سپۆرت و ئەو شتانە ینی هەر تۆ کاتێک پێویستت بە ڕاضە بوو پێویستت بە زەوی ڕاضی بوو پێویستت بە ئینەرژی بوو پێویستی بۆ ڕێدبول لێ بیبستە مشکت بۆ مەشروبە تاقیەکانی تروانیە بۆ مۆنستەروانیە بۆ تایگەروانیە بۆ ئەو شتانەی تر کە هەمووی وانیە لەو ڤیدیۆی باسی چیرۆکی ئەوەتان بۆ دەکەم دێرتریچ ماتیش چۆن ئەو بیرۆکەی بۆ هات کە کۆمپانیای ڕێدبول دامەزرێنی و هەروەها ڕێدبول لە چیەوە هاتووە بۆ و گەیشتۆتە چۆن طبعا کۆمپانیای ڕێدبول لەلایەن دێرتریچ ماتیچۆ لە ساڵی 1970 دامەزرێنراوە لە وڵاتی نەمسا لە شارێک کە بە ناوی شاری سالزبۆرگە کە دومین شارە غەڵەت نەبم لە نەمسا لە ڕووی گەورەی و لە ڕووی خەڵکە تێدا دەژی هەروەها کە لەسەر حدودی ئەڵمانیا و ئیتالیا طبعا ئەو بیرۆکەی چۆن بۆ دێتن کە لە ساڵی 1970 دێرتریچ سەردانی هۆنگ کۆنگ دەکاتن لەوێن کابرایەکی بزنسمان و بۆ بەرهێنەر بووە کە چاوی بە مەشروبێک دەکەوێتن کە مەشروبەکە مەشروبی تاقی پێدێن ئەو کات شتەکەی پێی زۆر سیر بوو کە شتێکی وایە چونکە لە ئەوروپا لە قاڕی ئەوروپا شتیوانە بوو ئەو کات تعارف لەگەڵ دامەزرێنەری ئەو مەشروبە تاقیێکە کە بە ناوی چایلۆفیدیایە کە لەگەڵی ڕازی دەکاتن ببێتە شەریک لەگەڵی بۆی مەشروبێکی تاقە دروست بکەن و لە وڵاتی ئەڵمانیا بڵاویکەنەوە لە وڵاتی ئەفو لە ئەوروپا بڵاویکەنەوە هەروەها مەشروبی تاقیکە پاش ئەوەی پێشەوەی بڵاوی بکەنەوە تۆزێک تعدیلات و تۆزێک شتی لێ دەکەن بۆ ئەوی مناسبی لەگەڵ بەکارهێنەری ئەوروپی طبعا دوای ئەوەی کە بڵاوی دەکەنەوە لە ساڵی 1970 ئیقبالێکی وای زۆر لەسەر نابی لەبەرەوەی خەڵک پێی سەیرە ئەو لۆگۆیە و ئەو تامە و ئەو ڕەنگە و ئەو شتێکی تازە بوو بۆیان و خەڵکی ئەوروپیش بەعام لەو شتانە متحەفزن یعنی شتی تازە ئەو هەوا ئاسانی تاقی ناکەنەوە ئەتا بە تەواوەتی نەگەنە قەنەعەت وەی لێ دێتن لە خلالی ئەو چەند ساڵی لە ساڵێکی 1 ملیۆن عبوەی دەفرۆشی یعنی 1 ملیۆن کانی دەفرۆشی ڕێدبول ئەتاوەی لێ دێ بڕیار دەدەن تۆزێک تێکەڵیکەن لەگەڵ هەندێک نوعی مەشروب ئەو شتانە لە ساڵی 1990 بۆ یەکەمین جار لەگەڵ مەزموعە مەشروبێک بڵاوی دەکەنەوە کاتێک کە بڵاوی دەکەنەوە لەگەڵ مەزموعە مەشروبێک ئەو کات ئیقبالێکی زۆری لەسەر دروست دەبێتن هەتاوەی لێ لە ساڵی 1990 بەس لە ئەڵمانیا لە یەک ڕۆژدا 1 ملیۆن دانە دەفرۆشرێتن طبعا دوای ئەوە کۆمپانیای ڕێدبول پێشەوەی ببتە ئەوە بڕیاریدا کە چۆن سەپۆرتی ئەو ئەکستریم سپۆرتانە بکاتن وەکو فۆرمولا 1 مۆتۆ جی پی سکینگ ڕالی ئەو شتانەی کە ئەوانەی کە ریاضەی فول ئەکستریمن بەس ئەوە بۆ یەکەمین جاریش کە بۆ سپۆنسەری سایقی فۆرمولای نەمساوی کە بە ناوی جێرار بورگەر کە لە ساڵی 1970 کە بۆ سپۆنسەری وی ئیتر دوای ئەوە خۆی بەرەبەرە کۆمپانیایەکە زیاتر چۆنە ئەو نوع ڕاضانە و ئەو ڕاضانەی کە پێویستی بە ئەدرینالینە یان فول ئەدرینالین دەردەچێتن هەتاوەی لێ هات لە ساڵی 2012 خۆم لە بیرمان لایڤ ئەو کابرایان نەمساویە فلێکس بۆرمەهانگتەر کە بە لایڤ لە سەروی غیتایی گۆیزەوی کە خۆی فڕداتە خوارەوە کە بە درێژایی 39 کیلۆمەتر خۆی فڕداتە خوارەوە ینی بە پەڕشتۆ دێتە خوارەیە کە ئەوە لە گینیس ڕیکۆردکراکە یەکە بەرزترین مەسافەیە کە یەکە خۆی فڕدا بێتە طبعا ئەوە فول سپۆنسەری کۆمپانیای ڕێدبول بوو هەروەها کۆمپانیای ڕێدبول لۆگۆی لەسەر زلک و لەسەر ئەو شتەی بوو کە پێچوو عاسمان و لەوێن دەرکە خۆی فڕدا خوارەوە ئەو شتانە طبعا وەلی هات کۆمپانیای ڕێدبول بە تەواوەتی ئەو ڕاضانەی کە ئەکستریمە لەگەڵی بوو حتا ئەو ریاضە ئەکستریمانە یەک مشکلی دیشیان هەیە نسبەی مردن زۆر بەرزە وەکو مەسەلەن بۆ مقارنە بە تێنس و تۆپانێ و سەلە ئەوانە لەبەرەوەی ئەو ریاضانە هەموو ئیژە سەر ئەدرینالین دەکات و شتی زۆر ئەکستریم و ئاخر دەرەجە بە ترس و مەترسیدار دەکەن طبعا ئەتاوی لێ لە ساڵی 2010 کە سەپۆرتی ئەو سایقەکی مۆتۆ جی پی دەکا بە ناوی تاران و ویلسن کە دەمرێتن و هەروە ویلیشتار لە 2009 هەر نەمساویە سایقی فۆرمولا 1 و
غەڵەت نەبوون فۆرمولا 1 دەمریتن ئەتاوی لێدێ خەڵکەکی زۆر هجوم دەکەن سەر ڕێدبول لە بەرەوەی ڕێدبول بە تەواوەتی سەپۆرتی ئەو ریاضانە دەکات کە مەترسیدارە لەسەر ژیانی مرۆڤ بەس خۆی ئەو ریاضانە خۆی مەترسیدارە علاقی بە ڕێدبول نییە ینی ئەو ریاضە ئەکستریمانە مەسە مۆتۆجیپی فۆرمولا 1 ڕالی ئەوانە نسبەی مردن زۆر بەرزترە لەبەرەوەی ئەو کەسێ ئەو یاریزانەی کە ئەو یاریانە دەکات خۆی دەزانی ڕێژەی مردن زۆر بەرزترە لە چاو ریاضەکانی تر ئیتر زۆر هجوم کرا سەر ڕێدبول و شتیوە بەس کۆمپانیای ڕێدبول لەبەرەوەی کۆمپانیایەکی زۆر ئەداپتیڤ و جیاوازە خۆی لەگەڵ شتی تازە بە تەواوەتی دەگونجێنی ئەویش چۆن بۆ نمونە بە تەواوەتی ئێستا سپۆنسەری یاریزانەکانی یاری فیفا دەکات لە پلەستیشن و هەروەها سپۆرتی مەسەلەن بۆ نمونە هەر تیمێکی خاصی داناوە بەناوی ڕێدبول لە فۆرمولا 1 سیارە دروست دەکەن و ئەو شتانەی بەشداری سیباقی فۆرمولا 1 دەکەن و هەروە یەکێک لە سایق هۆڵەندیە مەشهورەکانی ماکس فێرشتان کە یەکێکە لە سایق هەرە باشەکانی مێژووی فۆرمولا 1 کە ئێستا لە تیمی ڕێدبولە کە منافسەی ماکلن و فێراری دەکات کە چەند ساڵە لەو مەجالە ئیش دەکەن و چەند ساڵە ئیش لەسەر ئەو مەجالە دەکەن طبعاً ئەو هەموو خۆشی و ئەو هەموو شتەی ڕێدبول تەکمیلە نابێ ئەگەر ڕێدبول بە تەواوەتی نەچێتە ناو ئەو وەرزشە و ئەو سپۆرت و ئەو ریاضەی کە بە تەواوەتی کە زۆرترین جەماوەری هەیە لە جیهان کە ئەویش تۆپانەیە کە ساڵانە عفو ڕۆژانەیە کە بە ملیار خەڵک سەیری تۆپانە دەکاتن ئەوجە لە هەموو قاڕە و لە هەموو دەوری شتە جیاوازەکان طبعاً ئەویش چۆنایی بۆ یەکەمی جار لە ساڵی 2005 یانێک بە ناوی ئۆستریا سالزبورگ دەکرێتەوە طبعاً ئەو یانەیە کە دەکرێتەوە بروی یانەکە کاتی خۆی چەند ساڵێک باش بۆ لە ساڵی 90ەکان 3000 دەوری هێناوە دەوری نەمساوی بە زۆر ئەوە چەند جارێک وەزی خراپ و دابەزیوە بۆ دەرەجە 2 ئەو شتانە ئیتر بڕیار دەداتن ژێرخانی ئابووری ئەو نادیە بە قۆتکاتن و ئەکادمی باشدا بنێتن بۆ تەتەوڕ پێکردن و گەشەپێنانی ئەو لایبانی کە بەهرەیان هەیە یان ئەو لایبانی کە لە داهاتوێکی باشیان دەبێتن و لە منداڵیەوە گەوریان دەکات بە خێویان دەکات تدریبیان دەکات دەیان کاتەوە هەتاوی لێ هات لە 2004ەوە ئەتا ئێستا ڕێدبول سالزبورگ کە بە تەواوەتی دەوری نەمساوی لە دەست نەداوە هەروە هەر یەکەمی خطوەی ڕێدبولیش کە شتێک دەکرێتن یەکسەر ناوەکەی دەگۆڕی لۆگۆیەکی دەکاتە ڕێدبول بۆ من ئەستوریا سالزبورگ کە ڕێدبول سالزبورگ و لۆگۆیەکەشی گۆڕی لۆگۆی ئەو دوو بوڵەکەی دانا بوڵ ڕێدبول ڕێد ینی سوور خۆتان دەزانم بوڵیش ینی ئەو مانگایە ئەوەکان هەیە ئەوی لە ئیسپانی یاری پێ دەکەن وشتیوە ینی وەکو ئەوە لێدێ ئەوها بە قۆت وشتیوا دەبیتن ئیتر لۆگۆیەکە یەکسەر کردە ئەوە هەموو هەدەفەکەشی ئەوەیە کە پێش ڕاپید وێنا بکەوتەوە کە ئەو زۆرترین تایتڵ هەیە کە 32 تایتڵ هەیە ئێستا لە 2023 کە دووبارە دەوری هێناوە سالزبورگ ڕێدبول سالزبورگ کە ئێستا 7 دەوری هەیە 5 ساڵی تر ئەگەر بۆ ڕیتمە بەردەوام بێ تعادل دەکات لەگەڵ ڕاپید وێنا کە زۆرترین تایتڵی دەوری نەمساوی هەیە ئیتر دوای ئەوە چووە دەوری ئەمریکی لە دەوری ئەمریکی نادیەک بە ناوی نیویۆرک میترۆ شتێکی وایە غەڵەت نەبووم میترۆستی دەکرێتەوە ناوی لێدەنێ نیویۆرک ڕێدبول و لۆگۆیەکی دەگۆڕیوەک پێم وتن و هەروەها لۆگۆیەکی دەکاتە ئەوە و ناوەکەشی دەگۆڕیتن و هەروەها مەلعبێکی گەورە دروست دەکاتن بەناوی ڕێدبول ئەرێنا ئیتر و ئەو کات کە دەیکرێتن 2009 ئەوانەیە بە ڕێدبول سالزبورگ 2005 ئیکڕی ئەو 2009 ئەو کات تازە بە تازە تێری هێنری لە بەرشلۆنە ئاخری ساڵەکانی تیدێواز لە تۆپانە بینێتن دەیباتە ئەمریکا بۆ ئەوی زۆرترین تەرکیز و فۆکەسی ئەو شتانە ئەلامی لەسەر بێتن کە دەیباتە وێندەر طبعاً ئەویش بەرەبەرە ئەکادمی دروست دەکاتن و ئەو شتانە ئیتر دەورێکی نادیەکەی یانەکەی تەتەوڕ پێ دەکاتن بەس ئەو نادیانە هیچ ئیسفادەی نییە ئەگەر لە نادیە تۆپ 5ەکەی ئەوروپای نەیکڕیتن بۆیە قرار دەدا ئێستا لەوانەیە بڵێن یەکسەر چۆن ڕێدبول لایپزیگی کڕیوە یەکسەر دەچی ڕێدبول لایپزیگ دەکڕی و تەتەوڕی پێ دەکات خۆی لە ڕاستیدا وانە و لە ساڵی 2015 دەچێتە نادی شەریکی ڕێدبول دەچێتە شاری لایپزیگ کە نادیەکەی بە ناوی مارکە مشتادە ئەو نادیە دەکرێتەوە طبعاً نادیەکە لە دەرەجە 5 یاری دەکات نەک لە دەرەجەیە کە پێی دەڵێن بۆندسلیگا طبعاً تۆ لەوانەیە ئێستا یەکسەر بێتە خەیاڵت بڵێ یەکسەر ناوەکەی گۆڕی و یەکسەر ئەوەکەی کردو ئەوشتانە پێشەوەی باسی ئەوتان بۆ بکەم لە ئەڵمانیا مزما قانونێک هەیە کە زۆر قورسە بۆ ئەوی یەک کەس نەبێتە خاوەنی یانە بۆ ئەوی یانەکە لە دەستی جەماوەر ببینێتەوە لە دەستی ئەندامەکانی ئیدارەی نادیەکە ببینێت و نەک لە دەستی یەک کەس بێ ئەویش قانونەکانێک لە قانونەکان ئەوەیە بۆ نمونە هیچ نادیەک نییە سەر 150 زائیدیەکی یەک کەس هەیبێتن
بۆی ئەو بەتەواتی بڕیاری کۆتایی هەموو بڕیارێک لەو نادیە بداتن. ئەو قانونە لە ئەڵمانیا نییە، دەبی ئەو 50 زائیدیەکە لە بن دەستی ئەندامەکانی یانەکە بیتن ئەوان بڕیار بدەن لە هەر داهاتووێک یان لە هەر شتێک کە پێویست بک بۆ داهاتووی نادیەکە کە پێیان باشە یان پێیان باش نییە. طبعاً ڕێد بول چی کرد چوو ئەو نادیە کڕی، ئەو نادیە کڕی 1990 ئەو نادیە کڕی و 101 ماوە بۆ ئەندامی نادیەکە بە دوو شەرت. یەکەمی شەرت ئەوە بوو کە 150-01 بەدەست ئەو 101 بی کە ئەندامەکانی نادینە بۆ بڕیاردان و ئۆشتانە 49.99 بەدەست شەریکی ڕێد بول بی و لە هەمان کاتیشدا دانانی نرخ و بەشداریکردنی یان دانانی نرخی ئەندامبوون لە نادیەکە و لە هەمان کاتدا ئەو شتانی کە ڕەبتە بە نرخی نادیەکە کە یەکێک بوێ ببتە ئەندام لەژێر دەستی کۆمپانیای ڕێد بول بێ. طبعاً کە ئەوە قانونیان فول تەواوە سەفقەکە ئەو هەڕۆی و ئەوها دووبارە کۆمپانیای ڕێد بول ئەو شتەی کرد نادیەکە هاتە ژێر دەستی خۆی، بەس لە هەمان کاتە بڕیارەکە بەدەست ئەو ئەندامەکان بوو، بەس ئەو بڕیاری ئەزوویەی و ئەندامبوون بەدەست کۆمپانیای ڕێد بول. یەکەمین بڕیار کە بڕیاریدا کە ئەندامبوون لەو نادیە مارکەنشتادا بکرێتە 1000 یورۆ. طبعاً 1000 یورۆ بۆ نادێکی دەرەجە 5 ینی خیاڵی بەرزەوەی لێکرد. زۆربەی ئەندامەکان ئەوی 101یان هەیە پارە نەدەن کە بە ئۆتۆماتیکیان پارە نادەن ئەندامیەتیان لە دەست دەدا. کۆمپانیای ڕێد بول چوو بە موظفەکانی کۆمپانیای خۆی وت بڕۆن ئێوە ئەو پارە بدەن، خۆی پارە دەدانێ بۆی ببنەوە ئەندام. بۆ فێڵە 101ەکەی لێوەرگتووە. ئێستا 100% لە بندستی خۆیتی و بەتەواتی دەتوانین بریار بدە ناوی نادیەکە بگۆڕی یاننا. بۆیە ناوی نادیەکەی گۆڕی کردی RB Leipzig. ئێستا لەوانەیە زۆر بەتان بڵێن ئێوە ڕێد بول لایپزیگە و ئەوستانە نە، خۆی RB Leipzig کورکراوی شتێکی ترە ناوی بە ئەڵمانی ڕۆزنبۆڵ ینی تۆپ نازم چنەوە تۆپێکە بە ئەڵمانی پێ دەڵێن، بەس لە هەمان کاتە RBە خەڵک یەکسەر ئۆتۆماتیکیان لۆگۆکەشی کرد لە شتێک نزیک ڕێد بول. ئۆتۆماتیکیان خەڵک هاتە مێشکی کە ئەوە ڕێد بول لایپزیگە، ینی هەموو خەڵک ئێستاش وەڵێ خۆی لە دەوری ئەگەر لە سەیری بکەی لە ئەپلیکیشنەکە نووسێ RB Leipzig بەس خۆی ڕێد بول لایپزیگە، بەس ڕسمیە لە سەوەڕقە و لەسەر ئەو شتانە RB Leipzigە. طبعاً دوای ئەوە لە 2005 بە هەموو خڕەکان تێپەڕی بەبێ وەستان لە 2015 عفو 2015 لە دەرەجە 5 دوای دەرەجە 4 دەرەجە 3 دەرەجە 2 دوای بوندسلیگا و یەکەمین بەشداریکردنیشی لە بوندسلیگا بۆ ساڵی داهاتوو بەشداری لە چامپیۆنز لیگیش کرد. ئەبتال بۆ یەکەمین نادی کە یەکەمین جار بێتە دەوری ئەڵمانی یەکسەر بەشداری چامپیۆنز لیگ بکە، هەروە یەکەمین نادی ئەڵمانی شەرقی کە بەشداری چامپیۆنز لیگ بکە و لە چامپیۆنز لیگیش لە ساڵێک دوو ڕۆیشتن ئەتا لەگەڵ پاریس سەن ژەرمان دەرکران و لە هەمان کاتدا کاسی ئەڵمانیان هێناوت ئەو شتانیان زۆر بووە. ئیتر بووی ئەگەر تەماشەی هەموو مێژووی کۆمپانیای ڕێد بول بکەی و لە هەمان کاتدا ڕێد بول ینی بۆ نوعا ئیشی کردووە کە ئیش لەسەر عقلی باتنی خەڵک بکاتن، خەڵک بۆ خۆی ڕابچێشتن و ڕێد بول بکاتە ترێدمارکێک ڕەبتی کا بە هەموو ریاضەیە کە لە دنیا دەکرێتن بۆ ئینەرژی درینکەکانی تروان ناکەن. هەروە ئەو RB Leipzigە زۆربەی ئەوەکانی پێگەیاندوو ئێستا لە ئەوروپا ئێستا لە هەمویان بەناوبانگتر ئەرلینگ هالاند لە ڕێد بول سالزبورگ بوو و هەروە سادیۆ مانێ، هەروە نەبی کیتا، نکۆنکۆ و ئۆبیمیکانو، ئەوانە هەر هەمویان لە ئەکادمیەکانی ڕێد بول گەورە بووینە و تەتەوریان کردیە و بووینە ئەو لاعیبانەی ئێستا کە وڵد کلاسیان پێ دەڵێن کە هەمویان نرخیان خەیاڵیە و هەمویان موچەی ساڵانیان خەیاڵیە و هەمویان نمبر 1 لە عالم لەو مەرکەزانی کە یاری لێ دەکەن. ئیتر بۆیە کۆمپانیای ڕێد بول بۆ عەقلیەتە و بە پلانێکی درێژخایەن تقریبان چۆتە ناو هەموو ریاضەیەک کە هەموو وەرزشێک کە خەڵک بەشداری لێ دەکا، وەرزشی خەتەری ئەوانەی مەترسیدارن، وەرزشی تۆپانێک کە زۆرترین جەماوەری هەیە، وەرزشە ڤیرچوالەکان بۆ نمونە پلەستەیشن و ئەو شتانە. بۆیە هیچ مەجال لە چینی هێشتی تۆ بۆ سەدفەش کە شەریکەیەک تر جێ بگرێتەوە. بۆیە ڕێد بول پێشەوەی لە بیدایەت وتم ڕێد بول پێشەوەی مەشروبی تاقە بێ ئینەرژی درینک بێ ڕێد بول لایف ستایلە وی لێ کرد کە ئەو کابرایی کە خاوەنەکەیتی و دامەزرێنەرەکەی دیستریژماتیچ کە ڕێد بول بکاتە لایف ستایل نەک هەر مەشروبێکی تاقە لە مارکێت و لە دوکان و لە شتانە دەفرۆشرێتن. ببوون ڤیدیۆیەکە تۆزێک درێژ بوو بەس ویستم بە کورتی مختصری بۆتان باز بکەم کە کۆمپانیای ڕێد بول لە چی و دەستی پێ کردووە و گەیشتوتە چی و داهاتووشی چی دەبێت، چونکە ئەگەر بۆ پلانەی تەماشای بکەی کە چی کردووە دەیبینی کە داهاتووی زۆر دوورتر و زۆر بەهێزتر و بەقۆتر دەبێتن کە لە ئێستا هەیە. بۆیە
لايك و سبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن و ئەگەر دەزانن ڤیدیۆیەکە سوودی هەیە سبسکرایب بینێرن و شێری بکەن بۆ ڕەفیقەکانتان هەر کەسێکیش گەیشتوتە ئێرەی ڤیدیۆیەکە سڵاو و ڕێزم هەیە بووی لە کۆمنت بێبەشمان مەکەن دەستخۆش.